امروز لخدمت پروفسوری یادداشت دکتر نیکولا اشرف شاڵین و لەسەر پەیامێکە بەڕێز ڕێبەر عەبدوڵڵا جەلال بڵاوی کردەوە. دکتر نیکۆلا یەکێک لە ئەندامانی ئاژانسی ئەمریکی بۆ دراساتی جیهانیە و لە هەمان کاتە لە ئەندامی پەیمانگای دراساتی جەنگیە. مامۆستای زانکۆیە زیاتر لە 90 توێژینەوە و 4 بەرهەمی چاپکراوی خۆی هەیە لە بوارە جیاوازەکانە کە هەمویان بە شێوەیە لە شێوەکان پەیوەندیدارن بە بابەتی ئەمڕۆمانەوە. لەبەرەوەی دەتوانین بڵین هەم لایەنە ئەکادیمیەکە و هەمیش لایەنە نەتەوەیەکی لە بەڕێزیانە ڕەنگی داوەتەوە ئەتوانین قسەی لەسەرکەین. ئەمە جگە لەوەیش کە لە چەندی ناوەندی عەرەبی و ناوەندی ئەفریقی و ناوەندی توێژینەوەی سویدی و ناوەندەکانی تری توێژینەوە لە ئەوروپا بەشدارن بەڕێزیان و یەکی لە کەسە چالاکەکانی ئەتوانین بڵین. ئەم ناوچەیەن کە لە شەقی گۆڕانکاریەکان ناتوانن بڵن زیاتری کار و چالاکیان هەیە. هاوڕێیان ئەمەی کە ئێمڕۆ ئێمە باسی یەکەین لە ڕاستیە شرۆڤەکردنێکی پەیامەگەیە، چه کاتی بڵاوکردنەوەگەی چ چۆنیەتی بڵاوکردنەوەگەی، کاردانە ناوخۆی و دەرەکیەکانی چۆن بوون و ئایا ئەم کاردانەوانە تا چەندە بەرژەوەندی پەیامەگە لە دۆخەکەیە یان نا. ئەو ڕووداوانە یا ئەگەرانە کە دوای ئەم پەیامە ئەگەری ڕوودانی هەیە بەیەکەوە توێژ یەکەین بە هەمان شێوەیەش هەڵوێستی وڵاتانی داگیرکەری کوردستان من کام وشەیە بەکارهێنم ڕەنگەرم پێگەیە بابەتێکی ئەو بێ بەڵام بزانین بەڕاستی داگیرکەری کوردستان چوارچێ ئەم پەیامەیە هەڵسوکەوتی چۆن بووە و چۆن هەڵسوکەوتەکە لە ڕاستی ئەوەی کە گرینگە ئیمڕۆ قسەی لەسەرکەین ئەم بابەتانەیە. هەرچەند کۆمەڵێک لێکدانەوەی لە ناو کەسایەتی سیاسیەکانە لە کوردستان و لە باشووری کوردستانە بەگشتی دروست بوو ئەمە جێڵین بۆ دکتۆر بۆی کە بەڕێزیان شیکاری بۆ بکە بەڵام بەگشتی توانم بڵێم دیسانەوە ئێمە دابەش بین بەسەر دوو جەمسەرە دابەش بین بەسەرەوەیە کە هەندێک کەسایەتی سیاسیمان زۆر بە وریاییەوە لێدوانیاندا لە سەعاتی یەکەمەکاندا هەندی کەسیش وەکو ئامۆژگاری هەوڵیاندا بڵێن ئەمریکا ئێوەیکەن ئەبێ بیکەن وەکو فەرزە لەسەرتان ئەم پەیامە جێبەجێ بکەن وەکو خۆی بەڵام بێوە کە لێکدانەوەی بەگشتی بابەتەکان نابکەن. ئەوەی گرینگە ئیمڕۆ ئێمە لە خزمەت دکتۆر نیکۆلا بین پێم خۆشە لە چوارچێوەی کۆڕەگە ڕای بەڕێزیشتان وەرەگیرێ بەڵام هەوڵ بدەین ڕاگان بە شێوەیە بێ کە بتوانین زیاترین خزمەت بە ئەو کەسانە بکەین کە لێرەنین چۆن بابەتە بە شێوەیەکی ڕاستەوخۆ گوازێتەوە. حەزەکەم ئەو بەڕێزانە کە لێرەن ڕاوبوچوونەکانی خۆیان لە چوارچێوەیەکدا بکە ئەو کەسانش کە لێرەن بتوان لە ڕاوبوچوونەکانی بەڕێزیشتان سوودمەند. سپاس بۆ هەموو لایەکتان و منیسە دەرفەتەکاتم بە بەڕێز دکتۆر نیکۆلا بۆی کە بەڕێزیان بە شێوەیەکی گشتی شەنەکەی بابەتەکەمان بۆ بکەن و ئەگەر پرسیاری شەبێت ئێمە لای خۆمان تۆماریکەین و بەڕێزیان وەڵامەیان. زۆر سپاس مامۆستا دەست خۆش بێ. بەڕێزانم کاتتان باش. خۆشحاڵم کە لێرە لە دەستگای ڕۆشنبیری جەمال عێرفانم کە بەڕاستی بەکردداری دەستگایەکی تەواو جیاوازە و بەکردداریش بۆ ئاراستە ئیشەکە هەم ئەوەی کە پێی ئەوترێ بڵاوکردنەوەی ڕۆشنبیری گشتی هۆشیاری گشتی پەیڕەوەکەوە بە جۆرێکیش کارەکە کە هەرگیز و هەرگیز لەگەڵ ئاراستەی نەتەوەیی پێکدادان دروست ناکەوە دروستیشی نەکردووە تاوەکو ئێستاکە و دڵنیاشم لەسەر ئەو نەهجە بەردەوامە بێ. ئەوەی کە ئەمڕۆ ئێمەی کۆ کردوێتەوە بۆی قسەی لەسەرکەین بریتە لە پەیامی بەڕێزەوە جەلان ڕابەری بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان لە باکووری کوردستان کە پێی ئەوترێ پەیامی سەدە کە من بەردەوام لەگەڵ ئەوەیان پێی بوترێ پەیامی ئاشتی سەدە چکە بەڕاستیم پەیامێکی قوڵە و پەیامێکی ئاسایی نییە بریتە لەو پەیامەی کە لە هەلومەرجێکە ئاراستەی میلەتەکەمان کراوە لەگەڵ گەلانی ناوچەکە و جیهان کراوە کە بریتە لە قۆناغی گۆڕانکاری و تەقینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دووبارە داڕشتنەوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی کە گومانی تیانە وەکو کەسایەتی بەڕێز ئۆجەلان خۆی بریتە لە بیرمەندێک بریتە لە فەیلسوفێکی گەلەکەمان کە لە ڕووی ئایدۆلۆژیەوە خاوەنی ئایدۆلۆژیا و فکری تایبەت بە خۆیەتی خاوەنی تێزی خۆیەتی خاوەنی بنەما و پرەنسیپی فکری خۆیەتی کە وەکو پەیڕەوێک دایناوە و میکانیزمی جێبەجێکردنیشی دیاری کردووە لەبەرەوە لەو ڕوانگەیەوە ئەو پەیامەی کە ئاراستەی گەلەکەمانی کردووە پەیامێکی سەرپێی نییە و پەیامێکی سادەش نییە بە پێچوانەوە پەیامێکی زۆر قوڵە ڕاهەندی سیاسی استراتیژی یاسایی نەتەوەیی تەنانەت ئابووری کۆمەڵایەتی لەگەڵە لە هەرسێ ئاستەکەی ناخۆی تورکیا کە باکووری کوردستانەکە
لەگەڵ ئاستی ناوخۆی کۆی کوردستانی گەورە لە ئاستی هەرێمی و لە ئاستی نێودەوڵەتیە. یەک بابەتێ بۆ هەر هەمومان ڕوونە ئەو گۆڕانکاریانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا ڕۆئەن یاخود ئەو گۆڕانکاری ئەو دەرفەتانی کە بۆ کورد یەتە پێشەوە هەمیشە بریتین لەو گۆڕانکاریانی کە کورد ئەبێت بە جۆرێک لە جۆرەکان سوودی لێ ببینێ بە واتایەکی تر کورد ئەگەبیە خۆی جێگیرکاوە بیە دەرفەتەکان بقۆزێتەوە ئەبێت سوود لەو گۆڕانکاریانە ببینێ کە لە ناوچەکە ڕۆئە بەپێی قۆناغە جیاوازەکان. ئێمە لە ئێستا لە قۆناغی دووبارە داڕشتنەوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستین ئاڵۆزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەژمونی کاتی ئێران بەسەر ناوچەکە بۆ ماوەیەکی دیاریکراوە دروستکردنی ئەو پرۆژەی کە پێوترێ پرۆژەی نیوە مانگی شیعی هیلالی شیعی و ئەو ڕووداوانەی کە لە غەزە ڕوویە ئەوەی کە پێی ئەوترێ ناویان ناوە تۆفانی ئەقسا ئەو ئاشۆبوو ناوخۆ ئەو کێشە ناوخوانی کە ناوچەکە ڕوویاوە ئەو مەترسیانی کە لەسەر ئاسایشینەتەوەی ئیسرائیل دروست بوو ئەمانە بوون بە هۆکارێک و بوون بە فاکتەرێک کە دەرفەتی گەورە و زێڕین بۆ گەلەکەمان بێننە پێشەوە بە جۆرێک لە جۆرەکان ئەم گۆڕانکاریانە کۆی وڵاتانی ناوچەکەی گرتوێتەوە بێ جیاوازی ئەوەی کە پێی ئەوترێ پرۆژەی دەوڵەتینەتەوە لە ناوچەکە سەر لەبەری هەڵوەشانەوە تەنها دوو دەوڵەت ماوە ئەویش بریتێ لە تورکیایی ڕەگەزپەرستی فاشیزم لەگەڵ ئێران بە هەماشەوە ئەم دوو وڵاتەش لە لێواری کەوتنان. طبعاً ئێمە یەک بابەتە زانین گۆڕانکاریەکانی ناوچەکە بە تایبەتتر دوای کەوتنی وڵاتی سووریا نیزامی بەشار ئەسەد دوای کرد کە قۆناغێکی نوێ بێتە پێشەوە تورکیا پێی وا بوو کە لەم قۆناغە ئەتوانێت ڕۆڵی کارا و کاریگەر بگێڕێ بەوەی کە دەست بگرێ بەسەر دیمەشقا هەروەکو ترامپ لێکێک لە لێدوانەکان وتی ئێمە ئاگاداری ئەوەین کە ئەردۆگان تورکیا دەستی بەسەر سووریا گرتووە بەڵام دەستگرتنەکە دەستگرتنێکی ناهاوڕێیانەیە. ئەمە بۆ واتایەت کە تورکیا هەم لە ڕووی هەرێمی ویستی هەژمون بسەپێنی هەم ئەمریکا ئاگاداری ئەو پلانەیە ئەمە کۆتا هەوڵەکانی تورکیا چکە مازانی تورکیا دەوڵەتێکە 100 دانە ساڵە زیاترە وڵاتە سیستمی سیاسی جێگیرە هێزێکی گەورە و بەهێزی هەیە کە لە ناتۆوە پڕچەکەکرێ ئەندامی ناتۆیە ڕۆڵێکی کارا و کاریگەری بینیەوە بۆ پێی کە بریتی بۆ لە دەواازی گواستنەوەی وزە بۆ جیهانی ئەوروپا لە ئاسیاوە بۆ ئەوروپا و بۆ ئەمریکاوە لە هەمان کاتا پێگەیەکی استراتیجی هەیە لە ڕووی جوگرافیای سیاسی و لە ڕووی جیۆپۆلیتیکەوە ئەم وای کردووە کە تورکیا هەمیشە هەم گوێ لە گیراو بێ هەم بە جۆرێک لە جۆرەکان ئەو خەون و خولیانەی هەیە لە زیینوکردنەوەی ئیمپراتۆریەتی نوێی عوسمانی و دووبارە دەسڕاگرتن و دەستگرتنی بەسەر سەرچاوی سروشتی ناوچەکەیە و بەرفراوانکردنی جوگرافیای خۆی ئەمە تا ئێستا بۆی چۆتە سەر بەڵام 3 ساڵ زیاترە تورکیا درکی بە گۆڕانکاریەکان کردووە درکی بۆ و یەک لە دوای لوتکە یەک لە دوای یەکانە کردووە خوێندنەوەی بۆ کردووە کە ئەم لوتکانی کە ئەگیرێ بۆ نمونە لە وڵاتانی کەنداوە ئەو لوتکانی کە لە ئەوروپا ئەکرێ ئاڕاستە و سیاست و استراتیژی ئەمریکا و ئامادەی ئیسرائیل بەهێزبوونی ئیسرائیل جوڵەکانی ئیسرائیل لە ناوچەکەیە جوڵەکانی ئێران لە ناوچەکە ئەمە تورکیا هۆشداریەکی وەرگرتووە و هۆشداریشی دراوەتیەوە بۆ خۆشیان ناوەندی تایبەتیان هەیە ئەوەی کە پێی ئەو تێتەنانە دەوڵەتی قوڵیش ئەو دام و دەستگانی کە هەیەی ئاگاداری ئەم گۆڕانکاریان لەبەر و لەو ڕوانگەیەوە ئامادەکاریەکی تەواویان کردو بۆ ئەم قۆناغا و ئێستش کە دووبارە هەنگاو ئەرین بۆ ئەوەی وەزعی ناوخۆی یعنی دۆخی ناوخۆی تورکیا تێک نەشێ و پێگەی هەرێمیان لە دەستنێن هەوڵەکانیان هەر هەوی ئەلەو چوارچێوەیە خۆی کورد ئەبی خۆی کورتەکات و خۆی ئەبینێتەوە لەبەر و لەو ڕوانگەیەوە گرنگی ئەم پەیامە کە پەیامی ئاشتی سەدەیە بریتێ لە وەڵامدانەوەی ئەو گۆڕانکاریانی کە لە ناوچەکەی ڕوویاوە و بیریشمان نەچێ شەڕی ئۆکرانیا و رووسیا بریتی بوو لەو فاکتەرە بەهێزەی کە گۆڕانکاری لە ناوچەکەیە جوڵانچکە ئەمە ئەزانین دروستبوونی ئەم جەنگە لە نێوان ئۆکرانیا و رووسیا بوو هۆی ئەوەی کە ئەو دوو جەمسەرگیری کە لە جیهانایە بە ئاشکرا هێڵەکانیان دەرکێ ئەو جەمسەری کە ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا و بەشێک لە وڵاتانی کەنداوی عەرەبی کە هاوپەیمانن ڕابەرایەتیەکەن و جەمسەری دووەمیش کە بریتێ لە جەمسەری ئێرانی و رووسی لەگەڵ چینی و جار بەجاریش تورکیا خۆی پاڵیان لەگەڵ هەنێ وڵاتانی عەرەبی نمونەی قەتەر و چەند وڵاتێکی تری لاوازی ناوچەکە کۆی ئەم گۆڕانکاریانە وای کرد کە تورکیا بکێتە خۆی بە درێژایی 3 ساڵی ڕابردوو کە ئێمە پێمان وایە ئەم دۆخەی کە لە ئێستا لە تورکیا ئەگوزەرێ لە هەنگاونان بەرەو پرۆسی ئاشتی بابەتێکی نوێنە خێر بابەتێکی نوێ نیە تورکیا زیاتر لە 3 ساڵە بە شێوەی نهێنیوە بەردەوام دانیشتەکانی خۆی لە ئاستی جیاوازە لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە دەستی پێ کردووە و توێژێکی زۆر کراوە ئەوەی کە پێی ئەوتێ نەخشە ڕێگا دانراوە بۆ ئەم بابەتە ئەوەی کە ئێستا ئێمە ئەیبینین بریتێ لە دەرهاویشتەی 3 ساڵی ڕێکەوتن و دانووساندن ئەوەی کە لە پەیامەکە زۆر گرنگە طبعاً حەزەکەم ئاماژە بێکشت بەم تورکیا ناچارە کە داخڵ بەم پرۆسەیە بێت چکە ئەزانێت لە ڕووی نێودەوڵەتیەوە
لە هاوکێشە نێودەوڵەتیەکانە خراوە لە ڕووی هەرێمیە و ئیسرائیل ئامادەی هەیە ئێستا ئیسرائیل بریتە لە یەکێک لە وڵاتە زلهێزانی کە لە ڕووی هەرێمیەوە ڕۆڵی سەرەکی و کارا و کاریگەر ئەگێڕێ بە تایبەتر دوای ئەوەی کە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ لەلایەن ئەمریکاوە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە و ناوچەی کوردستان مەبەستم هەڵبەتە بە دیاریکراوی لە ڕۆژئاوا لە باشووری کوردستانە بریتین لە هێڵێکی استراتیژی ئەو ینی بریتە لە یەکێک لە هێڵەکان یاخود خەتی استراتیژی ئەو نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێی کە ئەمریکا ڕابەرایەتیەکە لە ڕێگەی هندستان و وڵاتانی ناوچەکەوە جێبەجێ ئەکا و بە پلەی یەکەمیش ئەوەی کە پێی ئەوتێت دەوڵەتی ئیسرائیل کە ئەبێ بە دەوڵەتی ئیسرائیلی مەزن لە ئایندەیەکی نزیکە بریتە لە پارێزەری لەبەرەوە لەو ڕوانگەیەوە ئێستا ئیسرائیل وڵاتێکی بەهێزی ئامادەیە و جێگەی تورکیا ئەگرێتەوە لە ڕێی هەرێمیەوە ئەمە بەواتایەکی تر بۆ ماناییەت کە تورکیا لە ڕووی هاوکێشەی سیاسی سەربازی لە ڕووی ئامادەیی و هەژمونی خۆی لە ڕووی هەرێمیەوە لە ناوچەکە بە دیاریکراوی لە عێراقا لە سووریایە لە کۆی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە هاوکێشەکە خراوە و یەک بابەتیشمان بیر نەچەوەی کە پێی ئەوترێ ڕۆڵی تورکیا وەکو دەواازەیەکی سەرەکی بۆ گواستنەوەی وزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بۆ ئەوروپا و ئەمریکا و بۆ جیهان ئەو ڕۆڵەی لێ وەرگیراوەتەوە ئێستا ئیسرائیل لەبێ بە دەواازەی گواستنەوەی وزە و ئەبێ بە دەواازەی پاراستنی ئاسایشی نەتەوەیی ئەمریکا پەیامەکەی بە ڕێز ئۆجەلان ئەلەم چوارچێوەیەت لەو چوارچێوەیەت کە جەنابیان هۆشیارە و ئاگادارە و خوێندنەوەیکی تەواوی هەیە بۆ گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هۆشمەندە بەوەی کە ئەبێت کورد لەم قۆناغەیە کۆمەڵە هەنگاوی ئایدۆلۆژی هەیە و کۆمەڵێک هەنگاوی کردداری هەیە و کۆمەڵێک هەنگاوی سیاسی و استراتیژیە کە ئەبێت لە ناوچەکە بینێ بۆ ئەوەی لانی کەم وەکو گەلێکی زیندوو لە ناوچەکەیە ئەو دوو ئەزمونە حکومڕانی کە هەیەی لە ڕۆژئاوای کوردستان ئەزمموی خۆسەر و لە باشووری کوردستانە بەجێگیری وەکو خۆی بمێنێتەوە و لە هەمان کاتا دۆخی کورد لە باکووری کوردستان چەند هەنگاوێک بچێتە پێشەوە و دۆخی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە لانی کەم لەو ئاستەی کە ئێستا هەیە کە بریتە لە ترس و تۆقاندن و لە مەترسێکی زۆری ئێران لە جوڵانەوەی بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە بۆی لانی کەم ئەو ترسش لەو ئاستەی خۆیان بمێنێتەوە بۆی دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران بە جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە پێی ئەوترێت توندکردنەوەی سیاسەتی بەرامبەر بە کورد پەیڕەونەکە بەتایبەتر لەم قۆناغەیە بابەتێک هەیە بۆ پەیامەکەی بە ڕێز ئۆجەلان طبعاً بەداخەوە لە باشووری کوردستان بە دیاریکراوی هەڵبەتە دوو فاکتەری لە پشتە فاکتەرێکیان نەزانیە و ناهۆشیاریە و ئاشنانەبوونە بە فکر و بە فەلسەفە و بە بنەما و پرەنسیپە فەلسەفیەکانی بە ڕێز ئۆجەلان بەشێک ئەمەیە بەشێکی تریشی بریتە لە پەرۆشی خەڵک بەڕاستی چکە ئێمە ئەزانین گەلی ئێمە خەڵکی ئێمە بە کردداری و ئەوەی کە پێی ئەوتێ بە گیان و بە ڕۆح پشتیوانی لە پرسینەتەوەی خۆی ئەکا و لە هەمان کاتا پشتیوانی لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی خۆی ئەکا بێجیاوازی بە دیاریکراوی مەبەستم لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان پەکەکەیە مەسەلەی ئەوەی کە لە پەیامەکەی ڕەنگیدایە و بۆی کە لە پەکەکە خۆی هەڵۆشێنێتەوە چەکدانێ خەڵک پەرچەکردداری نەرێنی هەبوو لەسەر ئەمە چکە پیان وا بوو ئیتر تەواو خەباتی کورد لە باکووری کوردستان و لە کۆی کوردستانی گەورە کۆتایی هاتووە لە کاتێکا بابەتەکە بۆ جۆرەنیە دیوێکی تری بابەتەکە کە خراپ وەڵامدانەوە هەبوو بۆ ئەو پەیامی بە ڕێز ئۆجەلان بریتی بوو لەو میدیا ئاراستەکراوەی کە لە ناوخۆی باشووری کوردستانە ئامادەی هەیە میدیانە ئێمە ئەزانین میدیای پرۆفشناڵ نین میدیای ئەوەی کە پێی ئەوتێ تایبەتمەند نین بریتین لە کۆمەڵێک پلاتفۆرم کە بودجەیەکی زەبەلاحیان لە وڵاتانی داگیرکەری کوردستانەوە بۆ دانراوە بە دیاریکراوی مەبەستم لە وڵاتی تورکیا کە بودجەیەکی زەبەلاحی بۆ دابین کردوون و دەنگۆی ئەوە هەیە کە بەشێک لەو سۆشیال میدیانە یاخود بەشێک لەو میدیا فەرمیانەش تەنانەت ئەوەی کە پەخشی بینراوی هەیە لەلایەن دەستگای میتەوە ئاڕاستە ئەکرێ و سەرپەرشتی ئەکرێەوە ئێمە لە ژیانی ڕۆژانە ئەم بابەتە ئەبینین بابەتەکە ئێمە سەر پەیامی بە ڕێز ئۆجەلان کە پەیامەکە چۆن ئاڕاستە ئەکا و دیوی ڕوونی پەیامەکە چییە و دیوی شاراوەی پەیامەکە ئەوەی کە پێوتێ کۆدەکانی پەیامەکە چییە بە ڕێز ئۆجەلان کاتێک کە پەیام ئاڕاستەکەوەی گومانیتیانێت لە ڕووی توانای هزری لە ڕووی ئەوەی کە پێوتێت تێڕامان و تێفکرینەوە بەڕێزیان کەسێکی تەواو تەندروستن لەگەڵ ئەوەی کە 26 ساڵ تێ ئەپەڕێنێ دەستگیرکردنی و بەجیلگرتنی تا ئێستاکە ئەو توانافکری کە هەیەی ئێمە گومانمان لەوەنیە کە توانایەکی فکری بەرزیە چکە ئەو توانایە و ئەو بنەما فکریانی و پرەنسیپانی کە خۆی هەیەی لە پەیامەکە ڕەنگی یاوەتەوە و بە خوێندنەوەی پەیامەکەش بۆ ماڕوون ئەبێتەوە کە هیچ لە ڕووی هزریەوە ئەوەی کە تۆمەتە خرێتە پاڵی هیچ کێشەیەکی نییە بە بەڵگەی ئەوەی پەیامەکە بریتیە ڕێک لە جێبەجێکردنی پرەنسیپە فکریەکانی خۆی
و ئەو بنەمانی کە دای ڕشتوە بوو ئەوەی کە پێی ئەوە خۆ بەڕێوەبەری دیموکراتیکدا بمەزرێ بە کۆمەڵگەی دیموکراتیکی لێبەرهەم بێ. پەیامەکە بە گشتی پامێکی ئاڕاستەکراوە، پامێکی ورد و قوڵە، بەڵام پێویستی بەوەیە کە گەلی ئێمە لە ئاستی گشتەوەی کە پێوتە ڕۆبەری گشتی و لە ئاستی سەرکردەی سیاسی عەقڵێتێک و زەهنیەتێک هەبێت کە توانای خوێندنەوەی هەبێت بۆ ئەم پەیامانە. چونکە ئێمە زانین پەیام کاتێک کە گرنگی خۆی نمایندە ئەکا کە عەقڵێتێکە بێت توانای خوێندنەوەی ئەو پەیامی هەبێ وەکو خۆی. هەڵبەت پەیامەکە زۆر گرنگە، بریتیە لە پەیامی هەڵوەشاندنەوەی دەوڵەتی نەتەوەی 100 ساڵەی تورک کە لەسەر بنەمایەکی ڕەگەزپەرستی فاشستی دامەزراوە و کاتێک کە ناوی ئەنێت دووبارە ئەمە بریتێ لە سەدەی دووبارە دامەزراندنەوەی کۆماری تورکیا بە خۆڕای ئەم دەستەواژەیە ناڵێ بۆ مانایەت بەو تێگەشتنەیەت کە دووبارە دەوڵەتی تورکیا دا ئەمەزرێتەوە لەسەر بنەمای دیموکراسی، لەسەر بنەمای خۆبەڕێوەبەری دیموکراتیک، لەسەر بنەمای کۆمەڵگای دیموکراتیکە. ئەمە بریتیە لە کۆی ئەو پرەنسیپ و خاڵانەی کە بەڕێز ئۆجەلان خۆی پەیڕەوی ئەکاوە، بریتیە لە بنەمافکری و فەلسەفیەکانی خۆی. لەبەرەوە ئەوەی کە ئەوترێت ئەمە بریتیە لە ئاژبەتاڵکردن، بریتیە لە سازشکردن، بریتیە لە هەڵوەشاندنەوەی یاخود ئاژبەتاڵی شۆڕش، ئەم بابەتە دوورە لە ڕاستیەوە بگرە بە پێچەوانەوە. ئەم وتارە ئەم پەیامە ئاشتیە بریتیە لە پەیامی هەڵوەشاندنەوەی دەوڵەتی نەتەوەی تورک. بەڕاستی من یەک بابەتم زۆر پێسەیرە، ینی چۆن دەوڵەتی قوڵی تورکیا دەستگای میتی تورکی چۆن بواریە ئەم دەقە بڵاو بێتەوە، هەروەک چۆن بە فلتەری خۆیان ڕێ کۆمەڵی دەقیان لابرد. هەڵبەتە ئەمە ئەو ڕەهەندەی هێجاری کەشمۆ سەر ئەوەی کە توانای هزری ینی تاکەکانی ئەو کەسانی کە ناو دەستگایانە ئیشەکەن لەگەڵ توانای خوێندنەوەی پەیامەکە دەوڵەتی تورکیا موفق نەبوو لەوەی کە پەیامەکە وەکو خۆی بخوێنێتەوە. چونکە پەیامەکە ڕێک ئاماژە بەوە ئەیە کە دووبارە دەوڵەتی نوێی تورکیا ئەوەی کە پێوترێ سەدەی نوێی کۆمارە ئەبێ دووبارە کۆمارێکی نوێی تورکیادا بمەزرێتەوە بۆ پرەنسیپانە و بۆ بنەمافکریانی کە بەڕێز ئۆجەلان خۆی تەبەنایەکە. ئەمە بەدیوێکی تر بۆ تورکیا پەیامە بۆ تورکیا کە دەوڵەتی نەتەوەتان هەڵوەشایەوە و تورکیا بۆ خۆی لەمە ترسیە یعنی بە ئاگایە و ئەژزانێت کە ئیتر ئەمە سەدەی هەڵوەشاندنەوەی کۆماری تورکیای فاشستی ڕەگەزپەرستە، قۆناغەکە کۆتایی هاتووە. و دیوی دووەمی پەیامەکە کە کاتێک ئاراستە بەوە ئاماژە بەوە ئەیاتکە پەکەکە خۆی هەڵبۆشێنێتەوە، کۆنگرە بگرێ خۆی هەڵبۆشێنێتەوە. ئەمە بە هیچ جۆرێک لە جۆرەکان بەمانای چەکداران نایەت لەلایەن پەکەکەوە. هەڵبەتە بەڕێز ئۆجەلان کەسێکی هۆشیارە بە گۆڕانکاری ناوچەکە و ئەژزانێت ئەم قۆناغە بریتیە لە قۆناغی دووبارە داڕشتنەوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەم چوارچێوەیە سیستمێکی هەرێمی نوێ دروست بووە. ئەم سیستمە هەرێمیە نوێیە کۆمەڵی سیماتی گشتی هەیە. یەکێک لە سیماتەکانی بریتیە لە نەهێشتنی هێزی میلیشیایی، یعنی ئەوانەی کە بریتین لە هێزی نانیزامی شەک بەدەست، مناڵم سەربازی چکە سەربازی نیزامیە، هێزی میلیشیایی شەک بەدەست کە بۆی هەیە مرتەزەقە بن و بۆی هەیە ئەوەی مرتەزەقە ینی بەکرێک گیراو و بۆی هەیە گروپی توندڕەوی ئایدۆلۆژی بن. ئەم قۆناغی گروپە میلیشیاکانە قۆناغی ئەوەی کەپی ئەوتیە بازاڕی ئازادە، یعنی بریتیە لە هەژمونی سیستمی سەرمایه‌داری و لیبرالیزم بەسەر دنیای ئابوووریە و لە هەمان کاتە قۆناغی خاڵیبوونەوەی ناوچەکەی لە ئایدۆلۆژیا. هیچ ئایدۆلۆژیایەک لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بوونی نامێنێ. ئیتر چ ئایدۆلۆژیایەکی ئیسلامی پەرگیری توندڕەوە یاخود ئایدۆلۆژیایەکی ئیشتراکیە سۆشیالیزمیە یاخود هیچ ئایدۆلۆژیایەکی ترێ. ناوچەکە خاڵی ئەبێتەوە لە ئایدۆلۆژیا. کە ناوچەکە خاڵی بۆ لە ئایدۆلۆژیا هیچ گروپ و دەستەیەک کە بەنای ئایدۆلۆژیایەکی دیاری کراوەکە بە تایبەتر ئەگەر هاتوو ئایدۆلۆژیا دژی ئایدۆلۆژیای ئەمریکا یاخود سیستمی سەرمایه‌داری ئەمریکی بێ، ئەم ئایدۆلۆژیانە لە ناوە برێن ناهێڵدرێن. دەبرێت لەو ڕوانگەیەوە بەڕێز ئۆجەلان ئەم بابەتەی خوێندووەتەوە. لەبەر ئەوە پەیام و بانگەوازیەکەی بۆ ئاڕاستەیە کە ئەڵێ کۆنگرە ببەستن خۆتان هەڵبۆشێننەوە، بەڵام مەسەری خۆ هەڵوەشاندنەوە بۆ میکانیزمە و بۆ ئامانجە نایەت کە ئاژبەتاڵی لێ بکرێ و ئەوەی کە پێوترێ ڕێخستنەکانی پەکەکە هەڵوەشێتەوە بە شێوەی لە سایاسە و بڵاوەیان پێ بکرێ بە پێچەوانەوە. بریتیە لە دووبارە خۆداڕشنە و خۆ ڕێخستنەوە و دووبارە ئەو قۆناغی کەپی ئەوتێ گۆڕانکاری لە میکانیزمی ئیشکردنا. چکە ئێمە بابەت ئەزانین ناوچەکە گۆڕانکاری گەورە گرتوێتیەوە، هیچ مەجالێکی تیان هیچ دەرفەتێکی تیانە ماوە، یا ئەوە تا ئەبێ ئێمە وەکو گەلێکی ستەملێکرا و گەورە و ئامادە لە ناوچەکە خۆمان جێگیرکەین، یا ئەوە تا ئەبێت ئەوەی کە پێوترێ پەرچەکردار بە پەرچەکردار مامەڵەکەین. ئێمە ئەزانین ئەم قۆناغی پەرچەکردار نەماوە، چکە ئەگەر هاتو بە پەرچەکردار مامەڵە بکرێ
ئەو دەرفەتانی کە هەمانە و دەرفەتە گەورانی کە بۆ گەلەکەمان هاتۆتە پێشەوە لە دەستی ئین کە دەرفەتەکانمان لە دەستیا هەر 100 ساڵ جارێک بۆی هەیە ئەم دەرفەتەمان بێتەوە بەردەست کەواتە ئێمە زانانی ئەوواکەین 100 ساڵی تر لەسەر ئەم دۆخە ئەمێنینەوە ئەگەر بەرەو خراپتریش نەڕۆین و ئەو دوو ئەزمموی کاشمانە لە ڕۆژئاوە لە باشووری کوردستان لە دەستینەین لە بەرەو دەو ڕوانگەیەوە بەڕێز ئۆجەلان ورد دۆخەکەی خوێندوەتەوە و ئەژزانێ بە چ جۆرێک ئاراستی وتاری خۆی ئەکا ئەوەی کە پیان ئەو تێ کۆنگرە بگرن ئەزانێت فۆرمی پەکەکە لە ژێر چەت و ناوی پەکەکەیە پەکەکە بەداخەوە طبعا من هەرگیز لەگەڵ ئەوانیم و لە ڕووی یاسای نێودەوڵەتی لە ڕووی سیاست و استراتیژی نێودەوڵەتیەوە ئێمە ئەزانی پەکەکە لەسەر داوای تورکیا وەکو مجاملەیەکی تورکیا وەکو دیوێکی تری بابەتەکە کە بریتی لە زین و کردنەوەی پیشەسازی سەربازی ئەمریکی لە ناوچەکە خراوەتە لیستی تیرۆرە ئەگەرنا بەپی هەموو بنەما یاساییە نێودەوڵەتیەکان پەکەکە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردە گروپێکی یاخود بزوتنەوەیکی تیرۆریستینیە بەڵام بۆ لە کۆڵکردنەوەی ئەم ناوە و بۆ داماڵینی ئەم ئەوەی کە پێی ئەوتێ ناونانە ناڕەوایە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان پەکەکە و بۆ ئەوەی کادران و ئەندامان و بۆ ڕێخستنەکان و بواری کاری جێبەجێکردنیان بەرفراوانتر بێت چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بێت لە ئەوروپا و ئەمریکا و جیهانا بێت وا پێویستەکە بزوتنەوەکە وەکو بزوتنەوەیەکی ڕێخستن ناوەکەی خۆی لەدەست بە ناوی پارتی کرێکارانی کوردستان وەکو چەمەک وەکو ناو ئامادەی نەبێ ئەمە بۆ مانایی کە بریتە لە خۆ هەڵوەشاندنەوە بەڵام ئەم خۆ هەڵوەشاندنەوەیە بریتە لە خۆ هەڵوەشاندنەوەیکی چەکدانان و هەڵوەشاندنەوەی ڕێخستنەکان و ناردنی ئەو چەکدارەگەری لە قارەمانانەی کورد بۆ ماڵەوە بێگومان نەخێر ئەمە بریتە لە دووبارە خۆ ئامادەکردنەوە خۆ ڕێخستنەوە بۆ ئەو قۆناغە نوێی کە گەلەکەمانی پیا تێپەڕ ئەبێ و بۆ ئەوەی کە پێی ئەوترێ تێکەڵاوبوون بەو هاوکێشە هەرێمیە نێودەوڵەتیەی کە وا بنەما سەرەکیەکانی جێگیرە بێت یەک بابەتی ترێ لە پەیامەکەی بەڕێز ئۆجەلانە خەڵکێک پێی وایە کە ئەم پەیامە بریتە لە چەکدانان نەخێر بریتینە لە چەکدانان چونکە ئێمە ئەزانین خەڵکێک کە بە ئایدۆلۆژیایەکی نەتەوەیی لەسەر بنەمایەکی فکری و فەلسەفی پەروەردەکرا بێ هەرگیزا و هەرگیز ناتوانێت دەست لە ئایدۆلۆژیای خۆی هەڵگرێ ئەمە ئێمە ئەتوانین پێوەر و پێوانەیەکەین بۆ ئایدۆلۆژیانی کە گروپە تیرۆریستی توندڕەوەکان هەڵیان گرتووە ینی هەرگیز هەرگیز ئێمەگە کەسێک ببینین هەڵگری فکرێکی توندڕەوێر چەنە بەراورد نییە ینی ئەوەی کە پێوتێ ڕووکاری بەراوردی نیە لە بینی بزوتنەوەی کە ڕزگاری خوازی گەلی ئێمە کە پەکەکەیە لەگەڵ گروپێکی توندڕەوی تیرۆریستی وەکو داعش بەڵام ئەمە وەکو ئەوەی کە پێی ئەوترێ پێوانەکردنێکی سەرپێی چۆن ئێمە کەسێک ناتوانێت تۆ ئەگەر هەڵگری فکرێکی توندڕەوی ئیسلامی ئەوەی کە پێوترێ جیهادی بێت ناتوانانی لە فکری خۆی دای ماڵی دانا ماڵڕێ بە ئاسایی چکە مەسلەی ئایدۆلۆژیا لە مرۆڤ جێگیرە بێ ڕەنگاتەوە لە کردار و ڕفتار و مامەڵەکردنیە بە هەمان شێوە ئەمە بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان لە 100 ملیۆن دروست ڕاستە لەبەر ئەوەی کادرانی پەکەکە ئەندامانی پەکەکە پەروەردەکراون بە ئایدۆلۆژیایەکی نەتەوەیی لەسەر بنەما و پرەنسیپ و فکری بەڕێز ئۆجەلان کە بنەمایەکی ئازادی خوازی دیموکراسی خۆبەڕێوەبەری دیموکراتیکە پێشەنگیدانە بەژن لە کای سیاسی و کۆمەڵایەتی و تەنانەت سەربازی و استراتیژیشە ئەمە بابەتێکنی هەر ئاوە بە ئاسانی و بە سانایی بەسەر پێی لێی بڕوان بێ لەبرەوە مەسلەی ئەوەی کە ئەوترێ کۆنگرە بکەن و خۆتان هەڵبۆشێنەوە بە واتای نوێبوونەوەیەت بۆ واتایە کە جارێکی تر لە فۆرمێکی نوێیە خۆتان ڕێک بخەنەوە ئەو فۆرمە نوێیە ئەو خۆڕێخستنە نوێیە ئەوەی کە پێی ئەوترێ خۆ ئامادەکردنە نوێیە لە ڕووی سیاسی و دیبلۆماسی و سەربازیەوە چۆنە ئەوە لە ئایندێکی نزیکە ئەیبینین کە شێوازی خەباتی ناو شار سیاسی و دیبلۆماسی بە ئاڕاستەیەکی ترا ئەبینین بە تایبەتر دوای وەڵامدانەوەی دەوڵەتی تورک بۆ پامەکەی بەڕێز ئۆجەلان و لە ڕووی سەربازیشەوە ئێمە لە چیاکانی قەندیلەوە بەڕاستی وەڵامدانەوەمان بینیوە یعنی ئەوەی کە لە قەندیلە ئەبین دێ ئەوەی لە ڕۆژئاوای کوردستانە ئەبین دێ پیشەسازی سەربازیمان زۆر بەرەو پێشەوە چووە یعنی بە جۆرێک ئێمە توانین بڵین ئەتوانین ئاماژە بۆ بکە ئێمە درۆنی باز و بروسکمان هەیە نیشانە شکێنی زاگرۆسمان هەیە ئەمە بۆ گەلێکە هێشتا وڵات نییە و سیستەمی سەربازیەکەی و پیشەسازی سەربازی لەسەر ئەرزی و لەسەر نیشتیمانی خۆی ئێمە بەرەو پێشوونێکی زۆر گەورەیە لەبەرەوە مەسەلەی ڕێخستنی چەکداریش لە چیاکانی کوردستانە بابەتێکە ڕنگدانەوەی گەورەی ئەبێ و ئەم پەیامە دیوێکی تری پەیامەکەیە طبعاً دەوڵەتی فاشستی تورک بواری ئەوەی نییە کە تاواوکاری پەیامەکانی ئەوەی کە پێوترێ بە فلتەرەکردن ڕۆشتووە ئەگەر نا پەیامەکە چەند خاڵێکی تری لە خۆ گرتووە یەکێک لەو خاڵانە کە زۆر گرنگە و سریسورەیە لە کۆنگرەکەی ئادواتر خۆی بە ئەوەی کە پێوتێ بەدەمۆتی نیان هێشت لە بەنووسراوی ئامادەیی هەبێ ئەوەیە کە
ئەم قۆنە دوای ئەم قۆناغی بەرپرسیارەتی دەوڵەت دێتە پێشەوە قۆناغی بەرپرسیارەتی دەوڵەت دوکۆی کە بەڕێز ئۆجەلان لە بانگەوازەکەی خۆیان بۆ ئاشتی سەدا ئاماژەی پێەیە بریتیە لەوەی کە وڵات ئەبێ بەرپرسیارەتی بگرێتە ئەستۆی خۆی گرتنە سەرشانی بەرپرسیارەتی تەنها بە وتار نابێت بریتیە لە چەند هەنگاوێکی یاسایی دەستوریەکەوا پێویستەکان لە پەرلەمانەوە هەنگاوەکە بنرێواتە هەنگاوی بەشداری پێکردنی پەرلەمانە بەشداریکردنی پەرلەمان واتە دەستکاریکردنی یاسای ناوخۆیی تورکیا دەستکاریکردنی یاسای ناوخۆیی تورکیا پێویستی بە هەموارکردنەوەی دەستوری تورکیا هەیە کە بە هەموو جۆرێک لە جۆرەکان جگەل لە تورک نکۆڵی ئەکا لە ئامادەی هەموو گەلانی تری ئامادە بوو لە ناو تورکیا بە دیاریکراوی هەڵبەت مەبەستم لە کووردا و لە هەمان کاتە ئاماژە بەوە کە دام و دەستگاکانی دەوڵەت یعنی دەسەڵاتی جێبەجێکردن ئەبێت هەنگاوی کردارێکی بنێن دوای بەشداری پێکردنی پەرلەمان بە واتایەکی تر ئەبێت دەوڵەتی تورکیا یاخود حکوومەتی نوێی تورکیا دەسەڵاتی نوێی تورکیا بەکرداری هەنگاو بنێ بۆ ئەوەی ئەو لێکەوتانی کە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو لەسەر دۆزی کورد دروست بووە ئەو مامەڵە ناتەندروستی کە کراوە گۆڕانکاریەکی ڕیشەیی تیا دروست بێت ئەوەی کە هەیە لە وەڵامدانەوەی پەیامی ئاشتی سەدەی بەڕێز ئۆجەلان لە دوو ئاستایە ئاستێکی ناوخۆیی تورکیایە و ئاستێکی ئەتوانم بڵێم جیهانیە و ئاستی ناوخۆی کوردیش ئەو بە دیوێکی ترا ئاماژەی پێم ئاستی ناوخۆی تورکیا ئێمە ئەزانین تورکیا بەی جۆرێک لە جۆرەکان لەبەرەوە 100 ساڵە لەسەر بنەمایەکی ڕێگەسپەرستی فاشستی گەلی خۆی پەروەردە ئەکا مەسەلەی پێشوازیکردنی ڕاستەوخۆ و گۆڕانکاری ڕیشەی ڕاستەوخۆ چ لە پەرلەمانەوە بیا لە حکوومەتەوە بێ یا لە گۆڕانکاری لە دەستورەوە بێ ئەم بابەتە بابەتێک کێوە ئاسان و سانانیە چکە ئێمە زانی ئەوەی کە پێوتێ بەرپەرشدانەوە و پێکدادان دروستەکە لەگەڵ گەلی تورکیا خۆیان لەگەڵ تورکا هەڵبەتە چکە تۆ ناکرێ ئایدۆلۆژیا کەسێکت 100 ساڵە پەروەردە کردووە بە ئایدۆلۆژیاکی ڕەگەسپەرستی فاشستی ئەستە پێی بڵێ من پەروەردەم کردووی لەسەر یەمی زان 20 کە فەرموو باوەڕ بەوە بکە کە کورد ئامادەی هێدان بنێ بە مافەکانیا کورد و تورک برایەکەن ئەم بابەتە بابەتێکی قورسە بۆ تورکیا لەبەرەوە تورکیا وا هەنگاو ئەنێ کە بە پلەبەندی بە جۆرێک لە جۆرەکان کە ناوخۆی تورکیا قبوڵی ئەم هەنگاوانە بکاوە یەک بابەتی کەش ئێمە بیرمان نەچێت لە ناوخۆی تورکیا دۆخێکی ئابووری سیاسی زۆر خراپ هەیە و خەون و خولیاکانی تورکیا بەڕابەتی ئاکپارتی کە ئەردۆگان سەرۆکاتی ئەکا خەونەکانیان بە جۆرێک بوو کە دووبارە ئیمپراتۆریەتی عوسمانی زینوو بکەنەوە لە ناوچەکەیان ئێستا گەشتونەتە ئەوەی کە پەلەقاژیە بکەن بۆ ئەوەی یەکانگیری خاکی تورکیا یاخود ناوخۆی تورکیا بپارێزن ئەمە بابەتێکی قورسە ئەم خەڵکی تورکیا ناتوانێت بە ئاسانی هەرچی بکە هەم بەنسبەت دەوڵەتی تورکیاشەوە کە ئاکپارتی ڕابەتیەکە بابەتەکە قورسە بە دیاریکراوی سەبارەت بە ئەردۆگان خۆی ئەمە وای کردووە کە تورکیا بە پلەبەندی هەنگاو بنێ و بە پلەبەندی تەنانەت لێدوانەکان بوترێ یەک بابەتی تریشمان بیر نەچێ ئەم پەیامە ئەم من ئەتوانم بڵێم بانگەوازی ئاشتیە چکە کاتێکە بێ بە پرۆسەک کە بە کردداری هەنگاو بندێ هەنگاوی یاسایی دەستوری هەڵبەتەمە بەستمە نەک سیاسی و لە لێدوانان ڕێنباتەوە هەڵبەت ئەم بابەتە وای کردووە کە دەوڵەتی قوڵ لە تورکیایە کە ئەتوانم بڵم دەوڵەت باحچەلی ڕابەرایەتیەکە و ئەو دام و دەستگانی کە دەوڵەتی قوڵ بەڕێوە ئەبن ڕەزامەندی تەواویان ناوە و هەنگاوی کردارەکیش ئەنێن وردە وردە بۆ ئەوەی کە ئەم بانگەوازی ئاشتی سەدێ ببێت بە پرۆسەیەکی ئاشتی ناوخۆیی لە تورکیایە بەڵام بیرمان نەچێ دەوڵەتی قوڵ بڕیار بەڵام ڕووکاری سیاسی دەوڵەتی قوڵ بریتیە لە ڕابەتی گرنەکەی ئەردۆگان دەوڵەتی قوڵ بڕیاری کۆتایی خۆی یاوە کە بۆ پاراستنی دەوڵەتی تورکیا وا پێویستەکە کە داخلی پرۆسی ئاشتی بن لەگەڵ کووردە بە دیاریکراوی لەگەڵ بەڕێز ئۆجەلانە وا پێویستەکە کە هەنگاوی کردارێکی بنێن ئەمما ئەوەی کە ئەردۆگانێکا بریتێ لە پەلەقاژەکانی کۆتایی و بە تایبەتر ئێمە بێ ئەو خۆن و خولیای ئەردۆگانیشمان بیر نەچێت کە ئەوەی پێی ئەوترێ تمۆحی ئەوەی هەیە چاوەڕوانی ئەوەی هەیە کە بۆ ویلایەتی سێمی سەر و کۆماری تورکیا خۆی کاندید بکاتەوە ئەمەش بێگومان دەستوری تورکیا بواری پێنایە لەبەرەوە هەوڵایە بە هەر جۆرێک بێ لە جۆرەکان هەم خۆی بهێڵێتەوە هەم وەڵام دەرەوەی داخوازی و پلان و استراتیژی دەوڵەتی قوڵ بێت چکە مازانین دەوڵەتی قوڵ لە تورکیا بڕیاردەرە نەک ئەردۆگان کە بریتێ لە ڕۆکاری سیاسی ئەو دەوڵەتە بۆیە ناچارە هەنگاوەکانی خۆی بنێ و لە ئاستی نێودەوڵەتیشا بەڕاستی بۆ یەکەم جارە لێ مێژووی کووردە کە ئەو پشتیوانیە گەورە نێودەوڵەتی و هەرێمی و
ناوخۆیە لە ئاستی کوردستانی گەورە و لە ئاستی تورکیاشە ئەبوو ئەم بانگەوازی ئاشتیا بکرێ ئێمە ئەبینین کە ئەمریکا لە ئاستی باڵایە لێدوان ئەیە و پێشوازی لە پەیامەکە ئەکا و ئەبینی لە ئاستی وڵاتانی عەرەبیا پێشوازیەکی زۆر گەرمی لێ ئەکرێ لە ئاستی وڵاتانی هەرێمی لە ئاستی جەماوەری کوردستانی گەورەشا پێشوازیەکە زۆر گەرمە یعنی بە جۆرێکە کە بە تایبەتتر لەلایەن ئەو کەسانەوەی کە خوێندنەوەیان هەیە تێگەشتنیان هەیە وەوەی کە پێوتێ دیراسەی فکر و بنەما و پرەنسیپەکانی بەڕێز ئۆجەلانیان کردووە لە پەیامەکە زۆر بەڕۆنی تێگەشتون لەبەرەوە ڕاستەوخۆ وەڵام دەرەوە بوون و ڕاستە و خۆش پشتیوانی ئەمە بوون لە هەموو حاڵەت و دۆخەکان هەروە پێشتر ئاماژەم پێیا دەنگی نەشاز ئەبیسترێ و دەنگی دش ئەبیسترێ بە تایبەتتر لە باشووری کوردستانە چکە مازانین ئەم ئەوەی کە پێی ئەوتی هەژمونێکی نائاسایی و ئامادەیەکی سەربازی و تەنانەت تەواڵگری تورکیاش ئامادەی هەیە لە باشووری کوردستان و میدیایەکی ئاڕاستەکراویش هەیە و خەڵکانێکیش هەن کە خەون و خولیای مەرجع بوون لە سەریانە لەبەرەوە هەرگیز قبوڵی ئەوە ناکەن و پێیان قورسە پێیان هەزم ناکرێ کە قەندیل لەگەڵ ئیمراڵی بە پلەی یەک ئیمراڵی و دواتر قەندیل لەم قۆناغا ببن بە خاوەنی دۆزی کورد بەکرداری پەیامی بەڕێز ئۆجەلان لە ئیمراڵیەوە کە پەیامی ئاشتی سەدەیە وەڵامدانەوەی قەندیل کە وەڵامدانەوەیەکی بابەتی سیاسی استراتیجیە بە خوێندنەوەی گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ دۆخەنیوەی کە من هەموو کات ناوی ئەنیم قۆناغی زێڕینی کورد بۆ گەلەکەمان هاتۆتە پێشێ وەکو وەڵامدانەوەیەک و تەواوکاریەک بۆ پەیامەکەی بەڕێز ئۆجەلان وەڵامدانەوەیان هەبووە بەوەی کە ئەم پەیامە گەشت و پەسەندکراوە و کۆنگرەش ئەبەسترێت لە داهاتوێکی نزیکە بەڵام ئیتر وردەکاریەکانی شێوازی بەستنی کۆنگرەکە ئەوە بابەتێکی ترە سەرکردایەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان چ لە ئیمراڵیەوە بێت یاخود لە قەندیلەوە بێ ئەوان بڕیاری لی ئەنکە میکانیزمەکە چۆنە و هەمیشە ئەم بابەتەش زۆر گرنگە مەسەلەی گۆڕینی میکانیزم جیاوازی و گۆڕانکاری لە دەرەنجامە ڕوئە لەبەرەوە ئێمە گومانمان لەوە نییە کە ئەو گۆڕانکاریانەی کە ئێمە خوازیارین بۆ گەلەکەمان لە ناوچەکە بیبینین لە ئایندەیەکی نزیکە بەدەستێت و ئەشی بینین و هەروەها ڕۆژئاوای کوردستانیش بە هەمان شێوە لەسەر هەمان پەیڕە و نەهەج هەنگاوەکانی خۆی ئەنێ یەک بابەتی ئێمە تا ئێستا نەمانوێراوە بێڵین لەبەر مەترسیەکانی وڵاتانی دراوسێ لەبەر ئەو هەڕەشانەی کە بەردەوام لەسەرمانە بووە ئەزمموی خۆبەڕێوەبەری خۆسەر لە ڕۆژئاوای کوردستانە دروست بریتیە لە هەنگاوی کردارێکی یاخود لە جێبەجێکردنی پرەنسیپ و بنەما فکریەکانی بەڕێز ئۆجەلان ئەو مۆدێلە جوانی حکومڕانی لە ڕۆژئاوای کوردستانە کە بریتە لە خۆبەڕێوەبەری دیموکراتیک لەسەر بنەمای ئەوەی کە پێوتێ کۆمەلگای دیموکراتیک پێشەنگکردنی ژنان لە بەشداری پێکردنی کردارەکیە لە خۆبەڕێوەبەری و لە بەشداری پێکردنی کۆی گەلانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا مۆدێلێکی جوانە لەبەرەوە هەروە چاوەڕوان ئەکرا کە ڕۆژئاوای کوردستانیش بە هەمان شێوە وەڵام دەرەوەی پەیامەکەی بەڕێز ئۆجەلان بن بە شێوەیەکی ناڕاستەوخۆ چکە ئێمە زانین پەیامەکەی بەڕێز ئۆجەلان ڕاستەوخۆ ئاراستە کرابوو بۆ پەکەکە هەڵبەت ئەوەش ڕەهەندێکی تری سەربازی و سیاسی و ئایدۆلۆژی و استراتیجی لە پشتە بۆ پێی کە ئەوەی کە پێی ئەوتە تایبەتمەندی ناوچەکانی کوردستانی لە خۆگرتووە مەبەستم لە بەشەکانی کوردستانە و ئەوە خەڵکی ئێمە بەڕاستی نەکەوتاتە ئەو هەڵە و دوای ئەو هەڵە ئەعلامیە ناڕەوایان نەکەوتای کە پێیان وا بوو کە ئەوتێ پەکەکە خۆی هەڵبۆشێنێتەوە میکانیزمی خەباتی بگۆڕێ ئەوە ئەوان خوێندایەتەوە کە بەڕێز ئۆجەلان ئەڵێ پەیامەکە تەنها ئاڕاستەی پەکەکە کراوە نەک حەسەدە بەمانایەکی تر ئەمە بۆ دیوە و بۆ مانایەیە کە چەک لە دەستی گروپێک ئەسەندرێتەوە پێشکەشی گروپێکی تر ئەکرێ یاخود لەژێر ناوێکی تراواتە کورد هەرگیز نە چەک داهەنێ نە ئاش بەتاڵی شەکە بە دیاریکەی مەبەستم لە بزوتنی ڕزگاری خوازی گەلەکەمان پەکەکەیە ڕێکەوتنەکەی بەڕێز مەزلوم عەبدی بە نوێنەرایەتی ئەزمموی خۆسەر لە ڕۆژئاوای کوردستان بە هەمان شێوە بریتیە لە درێژە پێدەری پەیامەکەی بەڕێز ئۆجەلان و پەیامەکەی بەڕێز ئۆجەلان ڕاشکاوانە ئەمە ئەڵێم بریتیە لەو پەیامەی کە ڕۆژئاوای کوردستانی لە هەڕەشە و لە مەترسیەکان و لە پەلاماردانەکانی تورکیا پاراست هەرچەنە تورکیا بە شێوەیەکی ڕاستەوخۆ ناتوانە ڕاستەوخۆ ئێستا هێرش بکاتە سەر ڕۆژئاوای کوردستان هەرچەنەوەی کە پێی ئەوتری ئامادەکاریەکی سەربازی جەنگی گەورەی کردووەوەی کە پێوتێت تەحشیدات و هێرشەکانی لە ڕێگەی خۆیەوە یاخود گروپە مرتەزەقەکانی خۆیەوە کە سوورین و گروپی توندڕەوی ئیسلامین بەردەوامە بەڵام ئەمە وای کردووە کە نەتوانێت بە ئارەزومەندانە بۆ جۆری کە خۆی ئێوێ هێرشەکانی بەردەوام کا لەسەر ڕۆژئاوای کوردستان بۆ پێی کە چاودێریەکی نێودەوڵەتی لەسرە و پێشوازیەکی نێودەوڵەتی تەنانەت گەشتە ئاستی نەتەوەیە گرتووەکان پێشوازی لە پەیامەکەی بەڕێز ئۆجەلان کرا لە ئیمراڵیەوە ئەمە وای کردووە کە تورکیا نەتوانێت بە ئارەزوی خۆی بۆ جۆری کە ئێوێ
ئەزمموی خۆسەر هەڵوەشێنێتەوە یاخود پەلەماری هێزەکانی هەسە دەبا کۆی ئەم گۆڕانکاریانی کە لە ناوچەکە ڕوویە پەیامەکەی بەڕێز ئۆجەلان تورکیا خستە قەیرانێکی گەورەوە وای لە تورکیا کردووە کە نازانێت چی وەڵامی کۆمەلگەی ناوخۆی تورکیا باتەوە و لە هەمان کاتە خستوێتێ بەردەم قەیرانەوە کە نازانێت چۆن هەژمونی خۆی کە کۆتایی پێهاتۆ لە ڕووی هەرێمیەوە بگەڕێنێتەوە وە کەوتنی تورکیا وەکو دەواازەیەکی سەرەکی بۆ گواستنەوەی وزە لە دنیای ڕۆژهەڵاتەوە توانم بڵم لە ئاسیاوە بۆ ئەوروپا بۆ ئەمریکا و نەمانی هەژمونی لە ناوچەکە و دەرکردنی لەو هاوچەشە هەرێمی و نێودەوڵەتیە و جێگرتنەوەی ئیسرائیل بۆ شوێن و پێگەی تورکیا ئەمە وای کردووە کە تورکیا بە جۆرێک لە جۆرەکان بکێتە دۆخێکە کە پێوتێ دۆخی ئیحراجی لە من هەموو کاتێڵم لە خەونی بەرفراوانکردن و دووبارە زیینوکردنەوەی ئیمپراتۆریەتی عوسمانی و ئێستا گەشتوتە ئاستێکە ئەوێ سنووری خۆی بپارێزێت دەوڵەتی خۆی دەوڵەتی نەتەوەی تورکی لە هەڵوەشاندنەوە و لەوەی کەپی ئەوتێ کەوتنی تەواوەتی بپارێزێ کە بێگومان ئەو قۆناغەشە بینین کە چۆن دەوڵەتی نەتەوە لە تورکیا هەرە سەهێنێ دەوڵەت و کۆمەلگایەکی دیموکراتیک یەتە پێشەوە خۆ بەڕێوەبەرێتێکی دیموکراتیک لە ژێر فۆرم و بە قۆناغی جیاواز بەرجەستە ئەبێ کە ئەمەشوە ئەکاتەم گەلی ئێمە لە باکووری کوردستان و لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاواوە لە باشووریش پارێزراو بێ یەک بابەتی تریشێ ئەم پەیامە بەڕاستی بەمانای وشە پەیامی ئاشتیە پەیامی سەدەیە پەیامی پاراستنی ئەزمموی خۆسەرە وەک ئەوەی کە باسم کرد لە مەترسیەکانی تورکیا و بریتە لە پەیامی پاراستنی باشووری کوردستان لە کەوتن لەو لاوازی کە ئێستەتیایەتی ئاماژە سەرەتایەکانی پەیامەکەی بەڕێز ئۆجەلان هێڵە گشتیەکانی دەرکەوتون هەنگاوی یەکەم بریتە لەو دانوساندن و لەو لێک تێگەشتنە سەرەتایی کە بەڕێز مەزلوم عەبدی لەگەڵ دەسەڵاتی ڕاگوزەری تیرۆریستی لە شامە وەکو ئەوەی کە پێوتێ دیفاکتۆ وەکو ئەمری واقع کە هەسەدە و ئەزمموی خۆسەر مامەڵەی لەگەڵاکە لێک تێگەشتنەکە هەنگاوی یەکەمە و دووبارە بەهێزبوونەوەی باشووری کوردستان بریتە لە هەنگاوی دووەم لە ئایندەیەکی نزیکە هەنگاوەکانی بەهێزبوونەوەی باشووری کوردستان ئەبینین بە هیوای ئەوەم کە هیچ پارت و هێزێکی سیاسی لە باشووری کوردستانە لەو پەڕی ئەوەی کە پێ ئەوتێ لەو پەڕی ئەلمانیەوە بۆ ئەو پەڕی ئیسلامی ئەوەی کە پێ ئەوتێ دژایەتیکردن و بەربەرەکانیکردن نەکەن چکە بەڕاستی ئەمە ئاڕاستەیە کە بینین لەناو باشووری کوردستان هەرچەنە بابەتەکە کاڵتر بۆتەوە کە ئەو هێڵەی کە پێ ئەوتێ هێڵی ئیسلامی ئیخوانیزم بە شێوەیەکی زۆر ناڕەوە زۆر نانەتەوەیانە دوور لە بەهاو پرەنسیپە نەتەوەی و ئەخلاقی و تەنانەتە ئاینیەکانیش مامەڵ لەگەڵ دۆزەکەیەکەن بە جۆرێک کە خۆیانیاوەتە پاڵ ئەو شەپۆلی کە پێ ئەوتێ شەپۆلی ئیسلامی سونەگەرایی ئیخوانیزم کە ئەویش کۆتایی پێیە تەنانەت بە جۆرێک ئەو هاوپەیمانی کە لە نێوان تورکیا و قەتەریشا هەیە ئیسرائیل ئەو هاوپەیمانیە تێش ناهێڵە بە زیینوکردنەوەی هێڵی داوت ئەمەوە ئەکا کە بەرپرسیارەتی بێتە سەرشانی پارتە ئیسلامیە سیاسیەکانی کوردستان کە بە جۆرێک لە جۆرەکان هیلانی کەم ئەو هەڵمەتە ناڕەوایی کە بەرامبەر بەگەلی ئێمە لە ڕۆژئاوا ئەیکەن یاخود بەرامبەر بە پەیامەکەی بەڕێز ئۆجەلان ئەیکەن لەژێر هەر ناوبیانی کابێ وا پێویستە کاڕای بگرن و بە هەمان شێوە پارتی دیموکراتی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان خۆشبەختانە خەریکە یەنە ژێرباری ئەو هاوکێشە نێودەوڵەتی و ئەو نەخشە نێودەوڵەتیەی کە ئەمریکا و ئیسرائیل داڕێژەرین و جێبەجێکارین وای کردووە کە لەژێر فشارە طبعاً ئەمە کە لایەنە کوردیەکان لە باشووری کوردستان بە دیاریکای مەبەستم لە یەکێتی و پارتێشکە ئەو دوانە خاوەندە سەڵاتن و ئەو دوانە بەکردداری حکومڕانی باشووری کوردستان و حکومداری هەرێمی کوردستان و خاوەندە سەڵاتن ئەمما گروپەکانی ترکە من هەمیشە نامناوە گیزاوگیز نبینم بنەما و پرەنسیپەکانی حزبێکی سیاسیان تیابێ من زیاتر بە بزوتنەوە یاخود بە گروپی پۆپۆلیستی ئەیان بینم ئەمانەوە پێویستەکە وتاری ئاڕاستەی نەتەوەییان وتارێکی ڕوون و ئاشکرابوو و زوڵاڵیش بێ و ئەوەی کە پێ ئەوتێ لادان لە هێڵی نەتەوەیی و وابەستەبوون بە ئەرکە نەتەوەی و ئەخلاقیەکانەوە لە خوانە بەرجەستە بکەن چکە بەڕاستی جێی تێڕامانە جێی پرسیارە و بەرپرسیارەتیش ئەخاتە سەر هەم ئەو دەستگانی کە بریتین لە دەستگای پاراستن و چاودێریکردنی ئاسایشی نەتەوەی عێراق و تەنانەت هەرێمی کوردستانی جێی تێڕامانە ئێمە سەرۆکی گروپی پۆپۆلیستی بینین من ناتوانم نایان بنێم حزب یا بزوتنەوە یا جوڵانەوە یا هەر نایکیان لێ بنێم کە ئەبین دێت لەگەڵ بۆ نمونە لەگەڵ جێگری سەرۆکی دەستگای میتاکۆ ئەبنەوە لەگەڵ بەرپرسی میتاکۆ ئەبنەوە لەگەڵ وەزارەتی دەرەوەی وڵاتانی تراکۆ ئەبنەوە و بە هەمان شێوە ئەم قسەیە بەڕێزان لە پارتە ئیسلامیەکانی کوردستانی شەگرێتەوە بە چ پێوە و پێوانەیەک لەگەڵ ئەم کەسانە کۆ ئەبنەوە وا پێویستەکە ئەمانە
کە لەگەڵ ئەوەی پێچەوانی دەستورە پێچەوانی ئاسایشینەتەوەی گەلی ئێمە و تەنانەت وڵاتی عێراقیشە بۆ پێی ئێمە لە چوارچەوەی جوگرافیای سیاسیا کارەکەن وا پێویستە کاکەوەی پێوتێ بەدیهێنانی ئەرکی ئەخلاقی و نەتەوەی خۆیان بەجێ بهێنن ئەو بە پێچەوانەوە من بەڕاستی داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە هەنگاوی کردارەکی بنێ بۆ ڕێگریکردن لەم بابەتەی کە ڕوو هەیە لەم دژایەتیکردنەی دۆزی گەلەکەمان لە ناوچەکەیە لەوەی کە پێوتی ئەمالەت بۆ وڵاتانی هەرێمی لەژێر هەر ناو پاسایەکە بێ ئەنجەی تێڕامانە من تا ئێستا نەبینوە سەرۆکی هیچ پارتێکی تورکیا لەگەڵ کوردیەکە کۆ بێتەوە یاخود لەگەڵ دەوڵەتی عێراقا کۆ بێتەوەی کە ڕوئە بەڕاستی بریتە لە گۆڕانکاری لە ئاراستەی نەتەوەی و کە پێوتی خاکفرۆشی و نیشتیمانفرۆشی و خیانەتکردن لەبرەوە پێویستەکە ئەم کۆی ئەم بابەتانە نەمێنەوە یەک بابەتی زۆر گرنگە بۆ ئێمە وەکو کورد قۆناغی یەکگوتاری و یەکێتی نەتەوەییە وا پێویستەکە هەر ئاراستەیەکەیە کە بە ئاراستەی دژە و هەر ناکۆکیەکەیە لەبەر بەرژەوەندیە باڵەکانی گەلەکەمان وەلا بنرێت وردە وردە وتارەکان و نێوماڵی کوردی یەک بخرێت لەبەرەوە قۆناغەکە قۆناغێکی هەستیارە و قۆناغی یەکێتی و یەکگوتاری نەتەوەیە هەر کەسێک بە پێچەوانی ئەمە ئیشکات هەر کەسێک لەم قۆناغە بە قۆناغی ئاراستەی حزبی ئایدۆلۆژی ئاینی یاخود جیاوازتر لە ئایدۆلۆژی نەتەوەیی کار بکات ئەمە بەرپرسیارەتی مێژووی نەتەوەیی ئەخلاقی تەنانەت ئاینی یەتە سەرشان بۆ کەسانی کە باوەڕیان بە بنەما پیرۆزەکانی هەر ئاینەکەیە لە ئاینەکانی ئاسمانی بێت و تەنانەت نە ئاسمانەکانی ژوا پێویستەکە مرۆڤ سەرمەشق بێ سەردار و سەرکرداری گەلەکەی خۆی بێ و من هەمیشە ئێڵێم و ئەیڵێمەوە و دەستپێک و کۆتایەکە شەر بۆ کۆتایی پێێنمە بۆ دەستی پێ ئەەکەم ئەم قۆناغە قۆناغی زێڕینی گەلەکەمانە بۆ مەرجێی سەرکردە سیاسیەکانی گەلەکەمان حەکیمانە ژیرانە لەگەڵ گۆڕانکاریە نێودەوڵەتیەکانە مامەڵە بکەن خۆشبەختانە باکوور و ڕۆژئاوای کوردستان ئەو مامەڵەیان هەیە باشووری کوردستانیش خەریکە ڕەنگی تێئایەتەوە بە ئومێدی ئەوەی کە ئایندەی گەلەکەمان پرشنگدار بێ و ئەو ئایندە زێڕینەی کە من بۆ خۆم پێی گەشتبینم و هەڵبەتە گەشتبینیەکەشم بنەمایەکی زانستی سیاسی استراتیژی هەیە بۆ لەگەڵ خوێندنەوە بۆ گۆڕانکاریە نێودەوڵەتیەکان لە ئایندەیەکی نزیکە ئەو قۆناغە زێڕینە ئەبینین بە ئومێدی ئەوەی کە ئەم گۆڕانکاریە لە ئایندەیەکی نزیکە ڕۆژهەڵاتی کوردستانیش بگرێتەوە خۆشحاڵم کە لێرە لەگەڵتانە هەڵبەتە بابەتەکە زۆر هەڵەگرێ بەڵام من ئەمیشە بەردەوام ئەیڵێمەوە قسەکانم تاواکاری قسەکانی پێشووترە حەز ناکەم بابەتی دووبارە ئاماژەی پێ بەمە بۆی هەم ئەو بەڕێزانەی کە گوێ ئەگرن ماندوو نەبن هەم ئەوەی کە ئێڵم بابەتێکی دووبارە نەبێت خۆشحاڵم ببینیتان سپاس بۆ گوێگرتنتان و هەر هەبن هەندێک پرسیارمان هەیە کە بەڕێزانە کە لێرەنی هەندێکیش لە ئەم هاوڕیانەمان کە لێرەن پرسیارەکانی وەرەگرن بەڵام ئەو بەڕێزانە کە لێرەنی من لە دوو پرسیارە کورتم کردەوە بۆ دکتۆر بۆ یەکە دەرفەتەکە زیاتر بەخشین بۆ بەڕێزانە کە ئامادە یەکەم هەندێک برادران ئاماژەیان بەوە کردوە لە پرسیارەکانە لە ڕێگە پلاتفۆرمەکانەوە ئەڵێن ڕاستە پەکەکە لە دوای 2023 بە هەزاران جار داوای بەستنی کۆنگرێ نەتەوەی کوردی کردووە کە ئامانجەبی ئەمەی ئەمڕۆی دەکەوێتەوە کە کورد بێت بە ئاراستەیەکەوە کە نەهجێکی یەکوتاری و هەڵوێستی لە بەرامبەر داگیرکە و لە بەرامبەر وڵاتانی داگیرکەرە بێت ئەڵێن ئەم پەیامە ئەتوانین بڵێن کۆنگرێکی نەکراوی بەڵام بڕیارێکی هەمەلایەنە پەسەند بووە کەیتر ئەتوانم بڵێ بەرهەڵەستی نەکرا وەکو دایانی بەرهەڵەستی کە بڵێن ئەمە پەیامە بۆ ئێمە نییە بەڵکو هەر کەسە بەلایانی خۆیەوە قبول کرد و کاریشی لەسەر دەکات تەنها جەنابەت دڵدانەوەی دەرکەوتووە لە میدیا و لە کەسایەتی سیاسیەکانە هەندێک بەڕێزی دیژەڵەن دیسانەوە ئەوەی کە لەلایەن کەسایەتە سیاسیەکانی باشووری کوردستان بەگشتی ئەو شێوازە کاردانەوانە هەندێک کەس بە دڵخۆشکەری ناوبرد هەندێک کەس وای بینیوە لێرە ئەڵێت خێر بوو کە بەڕێز پاوڵ تاڵبانی سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان لە یەکەمین چرکەکانی پەیامەگەیە ڕاستەوە خۆ مڵکی خۆی لە سەرجەم پەیامەکاندا کەم کردارە کردارێکی سیاسی ئەندێشمەندانە و خۆشیانە بۆم بە هەموو شێوەیە پاڵپشتی دەگەێت بە پێچەوانەیەوەی کە ئەتوان تەنها ڕاگەیاندەگانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕاگەیاندانە کە لەو چوارچێوەیە لەناو حیزبەیە کاری ڕاگەیاندەگە بە هەمان شێوە ڕەنگدانەوەی پەیامەگەیان وەکو ئەو شێوەیە بوو کە بەڕێزیان فەرمیان ئەمە لە ڕاگەیاندەگانی تر ئەتوانم بڵێم وەکو جەنابەت تو هەم ڕاگەیاندەگانی لایەنەکانی تر بە پێچەوانەوە هەڵسوکەوتی لەگەڵا کرد ئەمە خۆی گشتی و دوو پرسیارە بوو کە ئەو بەڕێزانە کردیان یەکی لەو بەڕێزانە ئەڵێت ئێمە لەو پەڕی هێزا بڕیارماندا و لەو پەڕی هێزا بووین کە بڕیارماندا ئایا ئەمە تەنیا ئەتوانین بڵێن
جۆری لە دڵگەرمیە یان واقعەیەکە ئەتوانم بڵێن ئێمە لەو پەڕی هێزا بووین کە بڕیارمانە چۆن بێگومان گۆڕانکە لەگانی ناوچەکە وای پێماوت کە ئێمە بووینێتە جێگەی بایەخی ئەوەی کە دنیا ئەگەر بێوی بڕیارێک داجارت بێتەوە بۆ ئێمە بەشەوانەوەی کە لە ڕابردووە هەموو بڕیارەکان کە لە دەرەوەی ئێمەدرا ئێمەیان پێ پابن کروژیانی نەتەوەی ئێمیان کێشایەوە دۆخەکە دابشین مەسەر چوار وڵاتە دابشین مەسەر چەندین جەمسەری فکریوای ئایدۆلۆژی جیاوازە بەڵام ئەوەی کە هەیە ئەو برادرانە پێیان وایە کە ئێمە لەو پەڕی هێزان پێشنیە قەناعەتەکە دەستی ئەم جارە دەستی ئاشتیمان درێژکردووە ئایا موافقەیان طبعا سەبارەت بەوەی کە ئایا کۆنگری نەتەوەیی لە 2023 تا ئێستا نەدراوە فەرموو بۆ خۆم باش بە حاڵەتم یەکم لەو کەسانی کە زۆربەی کات گلەیی لە بەڕێزان لە ئەندامانی کۆنگری نەتەوەیە کە بەڵام تا ئێستا نەتاتوان وەرچەنە بە کردداری چالاکن و زۆر سۆزانەکارەکەن بەڵام بەردەوام بۆ ڕەحنان لێگرن کە ئەوە زیاترتان کردیان ئەی لەو ڕوانگەی کە کەنەکە کۆنگری نەتەوەیی ئێمە خۆمان بەخاوەنی ئەزانین و خاوەندارێتی یەکەین و چاوەڕوانیمان زۆرە لێیان بەڵام بەداخەوە بەهۆی دەستێوەردانەکانی وڵاتانی داگیرکاری کوردستان بە دیاریگەی ڕسمی لە دەستیە و بەهۆی ئەو فشاری کە لەسەر پارتی دیموکراتی کوردستان هەمیشە دروست بووە و لەسەر پارتەکانی تر دەکێتی نیشتیمانی کوردستان پارتە سیاسی ئیسلامیەکان و کۆی ئەو حیزبانەی تر کە من ئەتوانم بڵێم بە گروپە پۆپۆلیستیەکانیشەوە کە ئامادەیان نەبووە لە 2023 ئەم بابەتە تا ئێستا بەرجەستە نەبووە بەکردداری بەڵام ڕۆڵی کەنەکە بەڕاستی ڕۆڵێکی باش بوو لانی کەم بۆ ئاراستەکردنی وتار وەژوڵاندنی شەقامی کوردن کە پێوترە ڕووبەری گشتی بەکردداری پەیامی ئاشتی سەدەی بەڕێز ڕۆژەلان بریتیە لەو کۆنگرەی نەتەوەییە کوردیەی کە ئێمە بە درێژایی مێژوو کامەزۆی ئەو بووین کە بگیرە بریتیە لە یەکەم کۆدەنجی کورد بە تایبەتر دوای وەڵامدانەوەی باشووری کوردستان بۆ پەیامەکە و ڕۆژئاوای کوردستان بۆ پەیامەکە کە ئەوان هەنگاری کردارێکیشیان ناوەکو وەڵامدانێک بۆ ئەو بابەتە وەڵامدانەوەی قەدیریشیان مازانین وەڵامدانەوەیکی بایەقدار و پڕبەها و بیتی لە تەواوکاری پەیامەکەی بەڕێز ئۆجەلان بەتەکید ئەو پەیامە بریتیە لە یەکەم کۆنگری نەتەوەیی کورد لە ئاستی ماڵایە لە ئاستی سەرکردە سیاسەکانمانە خۆشبەختانە خۆشحاڵی بە وەڵامدانەوەیە جۆ بەوە ناین ئایا ئەمە بەشێک لە وەڵامدانەوە کە دەژێت فشارە بۆ پێشتر بەشێک لە ڕێخستنی ناوماڵی کوردی بە تایبەتر لە باشووری کوردستان لەژێر فشاری ئەمریکا بووە یاخود لە بینی باشوور و ڕۆژئاوای کوردستان لەژێر فشارە بۆ ئێمە جۆ بۆ بابەتانە نایە دەرەنجام بۆ ئێمە گرنگە دەرەنجام بەڵامە بریتیە لە کۆنگرەیەکی ڕانەگەیەنداوی نەتەوەیی کورد لە ئاستی سەرکردە سیاسەکانمانە لە ئاستی سەرکردایەتی کورد لە کۆی پارچەکانی کوردستان وە خۆشبەختانە جێگەی خۆشی کرد ڕاستە دەنی ناڕەزا و ناڕازیەیە ئەیش بریتین لەو گروپ و کەسانی کە لە بەرژەوەندەکانیانە دێ بریتین لەو کەس و خەڵکانی کە بریتین لە بەرجێگیراوی وڵاتانی داگیرکرد ئەوانەی کە ئێمە دەزمانی کوردی گشتیان پیانە منجاش و خۆفرۆشەکان ئەوە بریتین لەو دەنگە نەشازانەوە لە ڕووی ڕاگەاندنی شەوگومانێکیانە ڕاگەاندنێکی ئاڕاستەکراومانیەوە کۆمەڵە خەڵکیشمانێ بەڕاستی لە بێ ئاگایی خۆی لە ناهۆشیاری خۆی و بەڵام لە پەرۆشی خۆیان ئەو پەرچەکردارە ناڕەوایی هەموو بەڵام لە هەموو حاڵەتەکانە پامەکە پەیامی سەدەی و بەکردداریش بریتیە لە یەکەم کۆنگرەی نەتەوەیی کورد لە ئاستی باڵا و سەرکردە سیاسەکانی ئێمە بەنسبەت وەڵامدانەوەی بەڕێز پاپڵ تاڵبانی هەڵبەتە ئەو پەیامە دەرەنجام و بریتیە لە لێکەوتەی کۆتایی ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا ڕوئەیە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاگای لە گۆڕانکاریانی کە ڕوئەیە و بریتیە لە درێژە پێدەری نەهج و بەرنامە و پەیڕۆ و پرۆگرامی خوارێ خۆشبوو جەنابی مامجەلال یەکێکە لە سەرکردە سیاسیە بۆ شمەندە بیرمەندەکانی کورد یعنی ئەم پرۆسەیە ئێمە بۆ خۆمان دەزانین بە خۆشبەختانە لەگەڵی واخواستنی تەمەندرێژی بۆ جەنابی مامۆستا محەممەد عەلی پێنجوێنی بۆ خۆی یەکێک بۆ لەو کەسانی کە ڕاست پێرجاوە بۆ ئەوەی هەنگاوی کردارێکی بنێن بۆ ئەوەی پرۆسەی ئاشتی لە نەوسیەوە لە تورکیاوە دەست پێ بکاتەوە کۆتاجاریش لە 2013 ئەگەر هەڵە نەبن لە 12 لە بەروارەکە مامۆستا جەنابی مامجەلال ماگەشتی مامۆستا ئەکات کە ئامادەکاری کا بۆ ئەوەی پرۆسەی ئاشتی دووبارە لە تورکیا دەست پێ بکاتەوە ئەنێمەی کە وەڵامدانەوەی بەڕێز باپڵ تاڵبانی بریتیە لە درێژە پێدار بە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە خوالێ خۆش بوو جەنابی مامجەلال ڕابەرایەتی کرد و نەخشە ڕێگاکەی دانەوە لەبەر ئەوە لەو ڕاگەی وەڵامدانەوەی خێرایە و لە هەمان کاتا تێگەشتنیشی هەبوو بۆ بابەتەکەوەی بابەتی کردمان بیر نەچێت بە درێژایی دامەزراندنی کانتۆنەکانی ڕۆژئاوا و سەرکەوتنی شۆڕشی گەلەکەمان لە ڕۆژئاوای کوردستان
گەلی ئێمە لە باشوور بە دیاریکەی مەبەستم لە زۆری سەڵ بە دیاریکەی بەستم لە یەکێکی نیشتیمانی کوردستان بووە کوردستان پشتیوان و پاڵپشتی شۆڕشی گەلەکەمان بوو لە ڕۆژاوای کوردستان چ لە ڕووی ڕاگەاندنەوە لە ڕووی سیاسی و لە ڕووی کردداری و لە ڕووی دیپلۆماسیشەوە هەرگیز هەرگیز بە ڕستکاری ڕۆژاوای کوردستان نەکەوێت لەبەرەوە ئۆتۆماتیکی چاوەڕێی ئەومان لێ ئەکرد بۆ چاوەڕێی هەنگاوی باشوور زیاتریشی لێ ئەکرێت بۆ ئەم قۆناغا هەستیانەی گەلەکەمان پرسیاری سێم پێمانی دیوچوە پرسیاری سێمیژەوە بوو کە ئەم دۆخە ئێمە لەو پەڕی هێزا بڕیارماندایان بەڵێ مەسەلەی بڕیاردان خۆی دای من بڕیار کاتێ نرخ و بەها و گرنگی خۆی هەیە کە تۆ لە ئەوجی دەزانیت مەسەلەی بڕیاردان بڕیارەکە ڕاستە ئێمە لەو پەڕی بەقووەت و هێزین بەڵام ئەگەر هێز بە حەکیمانە مامەڵەی لەگەڵان نەکرێ دەرەنجام لە ناومانەبا لەبەر ئەوە ئەمە بریتیە لە خۆگونجانیەک لەگەڵ ئەو گۆڕانکاری کە لە ناوچەکەی ڕوئەیە خوێندنەوەی واقعی ئێستایە لەگەڵ دۆخی ئێستایە و بریتیە لە بڕیاردانی حەکیمانە چکە ئێمە ئەزانین هیچ هێزێک نەبێ هێزێکی تر هەرچەندە بە هێز بێ بە هێزێکی تر لە ناو بێتێ و هێزێکی لێرە بێ یا ئەوەی کە پێوتێ بەکارهێنانی هێزێکی بەرچەکردارانە هەنی بەربەرشدانەوە بۆی ناوبردن بەڵێمە ینی هەنگاونان یاخود بڕیاردان لەو پەڕی هێزە ئەمە خۆی بۆ خۆی بریتیە لەوەی کە پێمان ئەڵێ بەکردداری سەرکردە سیاسەکانی ئێمە حەکیمانە لە قۆناغەکان مامەڵان کردووە و ئەو بڕیاردانەش لە ئەو جیهێزە لێکەوتەکانی لە هەندێکی نزیکە ئەبینیت. سپاس بۆ بەڕێزانش کە پرسیارەکان لە ڕێو پلاتفۆرمۆ نردبوو هیوادارم وەڵامەکانیان بە کوێ گشتی دەستکەوترێت